تەلاری پەرلەمانی کوردستان لە هەولێر کە دەبوو ناوەندی بڕیار و دەنگی خەڵک بێت ئێستا بووەتە دامەزراوەیەکی کارتۆنی. ساڵێک و 6 مانگی تەواو بەسەر هەڵبژاردننی پەرلەماندا تێتەپەڕێت، بەڵام 97 پەرلەمانتار بەبێ ئەوەی یەک ڕۆژ بچنە ناو هۆڵی کۆبوونەوەکان و یەک یاسا و بڕیار دەربکەن مانگانە موچەی زەبەلاح و مفت وەردەگرن. ئەم پەرلەمانتارانە لەبەری ئەوەی ببنە چاودێر بەسەر حکوومەتەوە خۆیان بوونەتە بارێکی گران بەسەر شانی بودجەی گشتی و خەڵکەوە. ئەم وێنە شەرمنە ڕێک پێچەوانەی ئەو مێژوەیە کە پەرلەمانتارانی سەردەمی شەڕی ناوخۆ تۆماریان کرد کە لە ساڵی 1994دا کاتێک شەڕی براکوژی هەموو شوێنێکی گرتبوو 31 پەرلەمانتار کە دواتر بوونە 50 کەس لە نێو جەرگەی ململانەی پارتی وەکێتیدا مانیان گرت و وتیان نابێت شەڕ بەردەوام بێت. ئەوان گیانی خۆیان خستە مەترسیەوە تا شەڕ ڕابگیرێت و دەرگای پەرلەمان بۆ دیالێوک و چارەسەرکردنی کێشەکان بە یاسا بکرێتەوە. بەڵام پەرلەمانتارانی خولی شەشەم 18 مانگە لە ماڵەکانیاندا دانیشتون و تەنیا چاوەڕێی کورتەنامەی وەرگرتنی موچەند. نەفشارێکیان کردووە بۆ کاراکردنەوەی پەرلەمان و نەهەڵوێستێکیان هەبووە بۆ پاراستنی شکۆی ئەو سوێندەی کە خواردویانە. هەموو ئەو بەڵێنانەی بە خەڵکیشاندا هیچیان نەبراونەتە سەر. لەم نێوەندەدا کۆمەڵی دادگەری کوردستان بوو بە ویست و بڕیاری سربەخۆیانەی خۆی مێژوویەکی جیاواز و پاکی بۆ خۆی نووسیەوە و هەر زوو تێگەشت کە ئەم پەرلەمانە لەسەر بنەمایەکی دیزاین کرا و دروست کراوە و ناتوانێت خزمەتی خەڵک بکات و سەر پێ بکەوێت. بۆیە متمانەی جەماوەرەکەی نەدۆڕاند و ڕەتی کردەوە ببێتە بەشێک لەو پەرلەمانە پەککەوتووە و پەرلەمانتارە دەرچۆکانیان بەشداری مەراسیمی سوێن خواردنیان نەکرد. کۆمەڵی دادگەری بە ڕەتکردنەوەی موچە و پلە و پۆست سەلماندی کە نوێنەرایەتیکردنی خەڵک لەلای ئەو مەبدەئە نەوەکو بازرگانی. بەپێی زانیاری و بەدواداچوونەکانی پەیام لە ساڵێک و 6 مانگی دەوامی پەرلەمانتاراندا دەکرا 156 دانیشتنی ئاسایی پەرلەمانی و سەدان کۆبوونەوەی لیژنەکان ئەنجام بدرایە تاوەکو پرسی موچە، نەوت و بەنزین و خزمەت گوزارەکان چارەسەر بکرێن. بەڵام بەهۆی کارانەبوونی پەرلەمان و بێدەنگی ئەم پەرلەمانتارانە حکوومەت بەبێ چاودێرماوەتەوە و بودجەی ساڵانی 2025 و 2026 نادیارە و داهات و خەرجی بە ئارەزووی دەسەڵاتداران تەخشان و پەخشان دەکرێت. لە نێوەندی بێدەنگی 97 پەرلەمانتاری کوردستان و وەرگرتنی موچە و ئیمتیازاتدا بەبێ داوامکردن هەڵوێستی کۆمەڵی دادگەری وەک دەنگێکی جیاواز و پڕ لە متمانەمایەوە و بەڕەتکردنەوەی موچەی چەور و سوێن نەخواردن لە پەرلەمانە دیزاین کراوەکەدا سەلماندیان کە پاراستنی متمانەی خەڵک و پاکێتی مێژووی سیاسیان زۆر لە پلە و ئیمتیازاتە کاتێکان و پەرلەمانە دیزاین کراوەکە گەورەترە.